خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەموو بابەتێکی بواری ڤیدیۆ گەیم، تەکنەلۆژیا، تەنانەت تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی بۆ منە ئەدەباتی ناوماڵ، جگەل لە یاریکردن یاخود پێداویستەکانی کۆمپیوتەر لە هەموو براندە جیاوازەکان، نەک تەنیا براندە چینیەکان، وەکو براندە گرانبەهاکان، براندە هەرزانەکان، ئەو براندانەی کەوا هەم نرخیان هەرزانە، هەم کۆڵەتیان باشە لە چاو نرخەکەیان، وەروەها بۆ دەستکەوتنی بوون منە سپیکەر، پارچەی کۆمپیوتەر، ماوس، کیبۆرد، بابەتی کۆنسۆڵ، یاریەکان، ئەکشن فیگەر، هەر بابەتێکت دەوێت لە جیهانی تەرفیهی و ڤیدیۆ گەیم حەز دەکەی بەدەستی بخەیت، بگومان لە ئاری گەیمینگ بەردەستە، دەتوانیت سەردانی ئاری گەیمینگ بکەیت لە شاری هەولێر لە شەقامی چلمەتری یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیا بە تایبەتی ئینستاگرام، تیکتۆک توانی پەیوەندی بە ئاری گەیمینگەوە بکەیت یاخود سەردانی وەبسایتی arigaming.com بکەیت. هەر بابەتێکت دەوێت دەتوانیت ئۆردەری بکەیت و ئۆردەرەکە دەگەێنێتە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بۆتان بەردەست دەبێت. سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سلااو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 249 ژیری ئەمڕۆ بەرواری 4/4/2025 خۆم بە خۆشحاڵ دەزانم بابەتی زۆر بابەتی تایبەت و نوێ و وەروەهاتوان بڵێم هەندێک زەپێکردی نوێشمان هەیە سەرنجڕا کێشە تکا دەکەم دگمێن لایک سەبسکرایب لە بیر نەکەن با دەست پێ بکەن. سەرتا گەورترین یارانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە. هەفتەی ڕابردوو شتێکی وا نەبوو واو هەفتەی بێ پێما بێ دو هەفتە دەبێت تاوەکو دەگەینە مانجی 5 و 6 لە کۆنفرانسەکان نزیک دەبینەوە دواتر دوای کۆنفرانسەکان یاری زەبەلاکان دەست پێ دەکەنەوە. بەڵام هەفتەی داهاتوو چەند یاریەک هەیە بڵاو بکرێنەوە. بۆ نمونە یاریشی نوێمان هەیە بە ناوی ستیل سید کە لەسەر پلەیستەیشن، نێکسبۆکس و پیسی بەردەست دەبێت. یاریی ستیلفە وەروە ئەکشن و ئەدڤێنچەرە واتە سێڵبەتە خۆحەشاردان وشتانەی نابی زۆر باشە شەڕی بکەیت لەگەڵە بەش ئەکشنە واتە پڕی دیمەنی ئەکشنە و تەقیکردن ترتیبات شتە وەروە سەرکێشیشی تێدایە لە جیهانێکی خێڵی زانستی تاریکە دارک وۆڵد سایفایە کە بەشێک لە گەیمەران حەزیان بۆ زۆرە ستایلەیە و تۆ بە کارکتەری یاری دەکەی بە ناوی زۆی لەگەڵ درۆنێکی خۆی یاخود لەگەڵ ڕۆبۆتێکی خۆی بێکەوە بەناو جیهانەکە گەشت دەکەی. تقریبان زۆر لە ستێل بڵید نزیکە بەڵام تقریبا وەکو ستێل بڵیدش نییە، ینی وەکو بەر ڤیژوەڵ سەیریکە بە ستێل بڵید دەچێت. مهم دۆزینەوەی تێدایە، گەڕان لێکۆڵنەوەی تێدایە، شەکردنی تێدایە، یارێکی زۆر زەبەلاح نییە تان بڵێم تریپل ئەی نییە بەڵکو دەبڵ ئەیە واتە 2A نەک 3A بڕیارە لە 22 ئەو مانگە لەسەر پلەیستەیشن 5 ئەکسبۆکس سیریەس و بێگومان لەسەر PC لە ڕێگەی ستیمەوە دەتوانن بەدەستی بخەن. دەربارەی یاریەکی دیکەش کە نزیکەی ساڵێکە باز دەکرێ و پێمان بێت لە کۆنفرانسی ڕابردووی سەمەر گەیم فێستی ئەکسبۆکس شۆکەیز بوو یان چ پێ دەڵێن دایرەکتەکەی ئەکسبۆکسی لە سەرەتای ئەم ساڵ زۆر بە دوور درێژی باسییان کرد. ئەویش یاری Clear Obscure Expedition 33 جا ئەو یاریە Expedition 33 ئەو یاریە بە ڤیژوەڵ وەکو گرافیک زۆر قەشەنگ و زەبەلاح دیارە. بەڵام یەک کێشەی هەیە کە لای هەندێکمان کێشەیە بەڵام لە هەندێک کەسیش نیعمەتە ئەویش ئەوەیە یاریەکە ئەوەیە چۆن دەڵێ کامێرە لایەک پیشان دەدا بزەبت ناوەکەیم بۆ نایە استراتیژی نییە بەڵام سایسکۆلژ نیە بزەبت لە بۆم نایەوەکە ئێستا لە بیرم نیە بەڵام کامێرە لە لایەکە تۆ لە لایەکە و شەڕ دەکەین بەشەی استراتیژی شەڕ دەکەی واتە کامێرە نایەتە سە پشتت لە کاتی شەڕکردن بەڵکو کامێرە لە لایەک شوێنێک جێگی دێتەوە دوگمەیەک دادەگری کاکتەرەکە شەڕ دەکە بەشەیەکی ئۆتۆماتیک شەڕ دەکە دوگمەیەکە دادەگری ئینجا شەڕچکە دەکە واتە وەکو یاری تەبیعی ئەکشن نییە. ئۆکەی ببیرما تۆ پێ دەڵێت turn based RPG turn based واتە کامێرە لایەکە خۆی شەڕ دەکات تۆ تەنیا چەند دوگمەیەک دادەگری وەکو یاریێک نیە ریل تایم شەڕ بکە گاڵڤار و ڕاستەوەس و هەیڵە و جۆرە یاریانە. مهم یاریەکە قەشەنگە جوانە چی حەزی بە یاری turn based لەو ستایل یاریەیە لە کۆمنت بینوسی من ئەو یاریانە ناکەم بەڕاستی تااقەتی و جۆرە یاریانەم نییە بەس مهم هەندێک کەسێ زۆریان حەز دێ و پێم وابێ یاریە باشترین گەورەترین یاریە لەو ستایلە لەو ماوەیە بڵاو بکرێتەوە. مهم بڕیار لە 24 ئەو مانگە لەسەر پلەیستەیشن ئەکسبۆکس و پێما بێ PC ئەوە ینی پێما لەسەر پلەیستەیشن بەردەست دەبی غەڵت دەبە بێگومان لەسەر گەیم پاسش بڵاو دەکرێتەوە توانە بە خۆتان تاقی بکەنەوە. دەربارەی پلەیستەیشن سۆنی یاریێکی کۆنی خۆی ڕیماستەر دەکاتەوە ئەویش یاری دەیزگۆنە بە نرخی $50 دەفرۆشرێ ئەگەر یاریەکەت نەبی بەڵام ئەگەر یاریەکەت هەبی دەتوانانی بە $10 ڤێرژن نوێیەکە وەربگری بەڵام پێویستە لە یاریەکەت پارەت پێدابی نەک لە ڕێگەی پڵسی وەرگرتبین و ئەگەر یاریەکەت بە دیسکیشەیە هەر بە $10 دەتوانانی ئەپگرێدەکە بکەی ڤیژوەڵە نوێیەکە وەربگری. جا چی تێدایە ئەو
ئەپدەیتە نوێیە یاخود ئەو جۆرە گۆڕانکاری نوێ بێگومان گرافیک بەرزتر کڕیتەوە یاریەکە فریم ڕێیتی دەستکاری کراوەتە جێگیرتر بۆ 6 فریم بە قسەی خۆیان هەروە مۆدێکی نوێژمان هەیە بە ناوی هۆرد مۆدە شتێکی وایە کەوا ئەها زۆمبیەکان بە ژمارەیەکی بێشومار بانی بە سەدان و بەدەیان و بە سەدان هێرش دەکەنە سەرجا بەهۆی هێز و توانای پلەیستەیشن 5 هەروە پلەیستەیشن 5 پرۆ کە هێز زیاتر لە پلەیستەیشن 4 ژمارەکەیان زۆر زیاتر کردیە و لەو مۆدە بەردەوام دەبێت ڕوبەڕووی ئەو جۆرە یا هێرشانە ببیتەوە لە مۆدێک پێدەوتێ هۆرد ئەسۆڵت کە مۆدێکی سڤایڤڵی ئارکەیدە دەیز گۆن بگومان لە بەناوبانگی یاریەکانی پلەیستەیشن نیە بەڵام یاریی زۆر زۆر بەچێژە بەو کەسانی کە تەواویان کردیەوە یەکشوی من کە من یاریەکەم تەواو کردی دەزانم یاریەکە چێژی هەیە بەڵام سەرەتایەکەی لە ئاستی کۆڵەتی یاریەکانی ڕابردی پلەیستەیشن نیە بەڵام ئەگەر بڕۆی پێش تۆزێ بڕۆی زیاتر قیمەتی یاریەکە دەلا گرنگتر دەبێت بگومان من ناڵم بڕۆن دەیز گۆن ڕیماستەر بکڕن لەبەرەوەی لە ماوەیەکی نزیک هەدێتە سە پلەیستەیشن پلەسی لەسەر پلەیستەیشن پلەسی وەختان تاقیکردنەوە دێژنە کۆنەکەش هیچ عیبی نیە لەسەر پلەیستەیشن 5 هەر تاوەکەستانت کرد ئەقسەکردن لەسەر پلەیستەیشنی لەم هەفتەیە شتە مێژوویەکە ڕوو دەدا ئەویش یاری فۆرزا هۆرایزن بە فەرمی لەسەر پلەیستەیشن بڵاو دەکرێتەوە لە 29 ئەو مانگا ڕێک هەفتەی داهاتوو لەسەر پلەیستەیشن 5 پرۆ بڵاو دەکرێتەوە بگومان جا بێگومان ڕۆژێکی مێژووی دەبێت لە بۆ جەماعەتی پلەیستەیشن و ڕۆژی مێژوویش دەبێت لە بۆ کۆمپانیا مایکرۆسۆفت و ئەکسبۆکسیش لەبەرچی لەبەرەوەی گەورەترین یاری تاوەکوێسە لە دوونەوەی ڕابردووی ئەکسبۆکس فۆرزا هۆرایزنە یاریەکەوە گەیمەران لە بەرخاتی ئەو یاریە بەشێکی زۆر لە گەیمەران بەخاتی ئەو یاریە ئەکسبۆکسیان هەڵبژاردو ئەکسبۆکس دەکڕن ئەسەرێتە پلەیستەیشن 5 جا ئەو گەیمەرانە هەستیان چۆنە ئێستا دەمێت بزانم مەسەن زۆر خەڵکێت لە بەرخاتی ئەو یاریە چوتە سەر ئەکسبۆکسی ئێستا یاری لەسەر پلەیستەیشنی هەست بە پەشیمانی دەکەی هەست دەکەی غەدر لێکرایە مهم لەمە دووە فۆرزا هۆرایزن 5 لەسەر پلەیستەیشن 5 بەردەست دەبی چەندین ئەشیای نوێشی هەیە دەشتی کە لە هەوڵەکانی ئەکسبۆکس باس دەکەم شتی نوێیانە بۆ زیاتر لە بۆ پلەیستەیشن 5 گەیمەرانی وا بێگومان سەپۆرتی چیش دەکەن سەپۆرتی PS5 پرۆژ دەکات واتە ئەو یاریە بە کواڵەتێکی بەرزتر بەردەست دەبێت لەسەر پلەیستەیشنی لە چاو ئەکسبۆکسی چکە ئەکسبۆکس کۆنسۆلی ئەپدەیتکراوی نییە تەنیا ئەکسبۆکس سیریز ئەکسمان هەیە کە هیچ هاوشانی پلەیستەیشن 5 بەڵام لەسەر پلەیستەیشن 5 پرۆ بە کواڵەتێکی بەرزتر بەردەست دەبێت بڕیارە لە 29 چوار فۆرزا هۆرایزن 5 لەسەر پلەیستەیشن 5 بەردەست ببێ بە نرخی $60 بەروە بێمە لای گەیم پاسی لەسەر گەیم پاسیش چەند یاریەک ئاشکراکران لە بۆ مانجی ناوەڕاستی چەر تاوەکو مانجی 5 هەرێکە لە یاریەکانی درێج کە یاریی زۆر زۆر قەشەنجی ئیندیە یاری کرایم سین کلینەر یاریی چۆن دەڵی سیمولیشنە بێگومان GTA 5 ئینهانس ئیدیشنەکە دێتە سەر گەیم پاسی دەگەڕێتە گەیم پاسی بەڵام ئینهانس ئیدیشنەکەیەوە تا ئەپدێتە نوێیەکەیە کە بە پارە بوو Call of Duty Modern Warfare 2 کە زۆر زۆرم دڵم پێخۆشە کە یارە دێتە سەر پلتفۆرمی گەیم پاسی بۆ یەکەم جار Expedition 33 تازە باسم کرد وەرە تاوەبۆرن کە یاریی نوێیە بەشەی پریڤیو وەتە بەشەی ئەرلی ئەکسس وەشتانە بەردەست دەبێت نیۆن وایت وەروە یاری نوێیەکەی سپۆنجۆبی کە تەنیا لەسەر پاتریکە ئانۆ 1800 کە جەماعەتی سیمولیشن و جەماعەتی استراتیژی زۆر کەیفیان پێدێ فاکرای 4 ئەگەنەت کردیان چێکە لە یارە ناوازەکان لەگەڵ تێمپۆپۆ کە یاریەکە بۆ منداڵان یاری زۆر ناوازێتە سەر گەیم پاسی لە ماوەیەکی زۆر نزیک بێمە لای هەواڵەکانی ئەکسبۆکس یەکێ لە گەورەترین یاریەکانی ئەکسبۆکس و وەروە بەفێزدا لە مەفتەیە دزەی پێکرا کە پێشم وایە مایکرۆسۆفت بان قەست ئەو ئیشەی کردێت دزە پێکردنی پێکردێت تاوەکو ببێتە مەوزوع و بێکمان دەبێتە مەوزوعیش و دەنگدانەوەشی گەورەشی لە ئۆنلاین دروست کرد ئەویش یاری Elder Scrolls 4 Oblivion کە یارێکی زۆر کۆنی ئۆبسیدیان ئەبەیە پێ دەڵێن بەفێزدایە کە ئێستا مایکرۆسۆفت و ئەکسبۆکس خاوەنداریتەکە یاریەکە ریمیک و ریماستەر کرایتەوە بزەبت نازان ریماستەریان ریمیکە بەڵام بە پێی دزە پێکردنەکان پێرەسێ دوسرا بێ ریماستەرد واتە پێناچێک گۆڕانکاری گەوریان لە ستۆری و لە شێوازی میکانیش یاریەکە کرد بێت جگەلەوەش بێگومان جگەلەوەی کە گرافیکیان ئۆڤەرهۆڵ کردی خو بەتەواتی گرافیکی گۆڕدرا کە زۆر زۆر قەشەنگە کە یاریەکە خۆی زۆر زۆر کۆنە چەند سکرینشۆتێک لە ئۆنلاین دزەی پێکرا پێرەچێ مۆدێڵی کارکتەرەکان مۆدێڵی باڵەخانەکان مۆدێڵی ناو باڵەخانەکان دارستانەکان کەلوپەلەکان شمشێرەکان ئارمە و جلوبەرگەکان هەر هەمووی دووبارە دروستکرابیتەوە بۆ نمونە دەستکاری هەدیان کردیا HD2ەکەەوە تا و دوگمانی لە شاشەکە پیشانە دەدا وەروە سیستمی ستامەنایەکە پێرەچێت دەستکاری کرابێ نوێ کرابێتەوە دستامەنا ئەو باڕی ئەو هێڵێکەوە پێ دەڵێت تۆ چەند بەرگە دەگری یا خۆ چەند دەتوانانی بە ڕابکەی یا چەند شەڕ بکەین
بلۆکینگ پێرەچێکە بلۆکینگ و ئەوشتانە نزیکرابێتەوە لە یاریەکانی سۆڵزلایکی ئاچری یاخود تیر و کەمان بە هەمان شێوە ئەپگرێد کراوەتە دەستکاری کراوە وەروە هیت ریاکشنیش زیاد کراوە هیت ریاکشنمەتە کاتی لێدانەکە باشمشێ لە کەسێک دیان شتێک دەی بیم ئۆبلیڤیان ئەلدەر سکرۆڵز ئەلدەر سکرۆڵزێکە لە گەورەترین و بەناوبانگترین زنجیرە یاریەکان لە مێژوودا بەتایبەتی یاری سکایڕیم هەر بێحەد بەناوبانگە بەدەیان و دەیان ملیۆن کۆپی دەفرۆشاوە ئۆبلیڤیانیش بە هەمان شێوە و کاتی خۆی دڵخۆشم لە بۆ نەوەیەکی دیکەی گەیمەران ئەو یاریە بەردەست دەبێتەوە من وەک خۆم نەمکردیە بەڕاستی بۆیش دڵخۆشم کە ئەو یاریە بەردەست دەبێت و لەتوانێت ڕێگەی گەیم پاسیش بێگومان بە بەلاش توانم بڵێم دەخوان تاقی بکەینەوە مهم یاریەکە لە ماوەیەکی نزیک بڕیارە ئاشا بکرێ پێی دەنگۆیەکان بێ هەر لەوانەیە هەفتەی داهاتوو هەماشکرا بکرێ و هەم بەردەستیش بێ جا نازانم هەفتەی داهاتوو بەردەست دەبێ یاخودنا بەڵام ئاشاکردنەکەی زۆر نزیکە بەهۆی ئەو دزە پێکردانە چاوتان لەسەر بەرنامەی سفرێک ژیری بێ ئینشاءالله هەفتەی داهاتوو هەر بڵاو بکرێتەوە تەواوی زانیاریەکانتان پێرە بێمە لای فیل سپێنسەری فیل سپۆنسەر لە مقابلەیەک چەندی قسەی جیاوازی کرد لەم هەفتەیە و لە نوێترین قسەشیدا ئەو پرسیاری وایە کرد کە ئیندیانا جۆنز زۆر سەرکەوتوو بوو لە ئێستاوە پلانی بەشی دووەمتان هەیە وتی فیل سپێنسەر لە وەڵامەکەی خۆی وتی we think there's life in that franchise وتی پێم وایە ژیان یاخود ئەو زنجیرەیاری هەشتا دڵی مایە هەشتا ژیانی مایە مەبەستی وایە بێگومان بیر لەوە دەکەنەوە بەشێکی دیکەی لە دروست بکەن بێگومان لەگەڵ هیزدانی ئەو شتا بەڵام هەشتا بەشەیەکی فەرمی ڕووناچی سەوز بۆ بەشی دووەمی هەڵ نەکراوە یاخود یاریشی دیکەی ئیندیانا جۆنز هەڵ نەکراوە بەس ئەوە دەرخەری ئەوەیە کەوا فیل سپێنسەر و تیمەکەی زۆر دڵخۆشم بە سەرکەوتنە گەورەکەی یاری ئیندیانا جۆنز کە ئێستا لەسەر پلەیستەیشن 5 بەردەست دەبی پێم هەفتەی ڕابردوو باسم کردن بەردەست دەبی ئاسە و دڵخۆشم کاو یاریە بۆ شێ سەرکەوتووە و ئینشاڵڵا بەشی دووەمیش دەبینیم چکە گەیمەرێکی یەکجار زۆر لە جیهان و تەنانەت لە کوردستانیش عاشقی ئەو یاریەی ئیندینە هەروە فیل سپێنسەر باسی پرسیاریەوەیان لێ کرد کە بۆچوونی چیە لەسەر سویچی و یاریەکانی خۆیان لەسەر سویچی بەردەست دەخەن وتی I am a big believer in Nintendo وەروە هەوڵی دەدەن an important part of our future Nintendo Switch important part of our future وتی من یەکم لەو کەسانەی باوەڕێکی تەواوم بە نیتندۆ هەیە وەروەها بەشی دەمەوێت ببینە بەشێک لەو داهاتوەی کە لە بۆ نیتندۆ سویچ دوو دروست کراوە وتی مەبەستەکەی چێ مەبەستەکەی بێگومان زۆر باوەڕی بە داهاتوی نیتندۆ هەیە کە پێی وایە پلاتفۆرمێکی سەرکەوتووە وەرا دەیەوێت ببێتە بەشێکی لە پلاتفۆرمە ئەوەش جێگەی سوپرایز نییە لە هەفتەکان ڕابردوو باسم کرد زۆربەی کۆمپانیاکان دەیانەوێت یاریەکانی خۆیان لەسەر نیتندۆی بەردەست بخەن بەتایبەتی نیتندۆ سویچ 2 کە هێز و پاوەری تقریبا هاتۆتە سەر ئەساسی پلەیستەیشن 4 و Xbox One واتە یاریەکان دەتوانێت پۆرت بکرێتە سەری گەسی دەبێت کواڵیتیۆزە دابەزێنرێ بەڵام کۆمپانیاکان دەیانەوەت یاریەکانیان بگوازنەوە سەر کۆنسۆڵ لەبەرەوەی نیتندۆ فانبیسێکی زۆر تایبەتی هەیە و یاریەکان لەسەر نیتندۆی بە ملیۆنان و ملیۆنان کۆپی بەفشە دەفرۆشێت بۆیش مارکێتێکی نوێ لە بۆیان دەیانەوێت تاقی بکەنەوە بەروە هەر لەم هەفتەیە Xbox ڕایگەیان کە بنماوەیەکی نزیک ئەپی Xbox دیسان ئەپدەیت دەکەنەوە ماوەکان ڕابردوو گیم پاسیان نەهێشت یاخود ئەپەکەیان وتیان دای دەخێن لەگەڵ ئەپی سەرەکی کۆنێکتیان کردێتە گەیم پازنە ئەپی سەرەکیش هەیە بەڵام هێشتا دەستنە هەنگایشی دیکە تقریبا ڕێک وەکو پلەیستەیشن ئەپی لێ دەکەن کەشتێکی زۆر باشە ویش چیە لە ڕێگە یەک ئەپلیکیشن تۆ دەتوانی یاریەکان بکڕی گەیم پاس بکڕی یاخود ویشلیستیان بکەی یاخود دەتوانین لە ڕێگەی کلااودەوە یاریەکە بکەی ڕێک ئەو شتێکەوە ئەپی پلەیستەیشن بۆ دەکە کە پێم وایە باشترین شتە بیکەن لەبەرەوەی تۆ لەسەر ئەپی Xbox ئێستا ناتوانین یاریەکان بکڕی وەکو بڵێ پارە بدەیت دەبێت دەتوانین لە داوڵۆن یان بکەی یاخود کۆنتڕۆلی هەندێشتی محەدەد بکەی بەڵام لە ڕێگەی ئەم ئەپا ئەگەر ئەپدەیت بکرێتەوە وەکو خۆیان دەڵێن دەتوانن ستریم یاریەکان بکەی بە شێوەی کلااود یاریەکان بکەی کە فیچرێکی زۆر باشترە لەسەر ئەپی پلەیستەیشنیش لەناوە خۆی بەردەست نییە بەڵکو ئەپیشکیان بۆ دەناوە ریمۆت پڵی بەڵام ئەوێتە ناوە خۆی لەگەڵەوەش سیستمی کڕینی پارە و تەرتیبات و شتانە مثلە پارە ناو سەرفکەی شتانە شش زۆر باشە بەڕاستی هیوادارم نەماوەیەکی نزیک بەدەست بێت سەندە دەڵێن بە نزیکترین کات ئەو کارە ئەنجام دەدەم هەر لەم هەفتەیە Xbox دوو کۆنتڕۆلەری وەروە شێوەیەکی نوێی کۆنسۆلی Xbox یاشا کرد بە ستایلی یاری دوم The Dark Ages کە مایکرۆسۆفت بەردەوامە ویشانە دەکات پێشترێژە ویشانیان دەکەێت کە زۆر دڵخۆشم سۆنی زۆر بەکەمی سۆنی دیکە بەڵام زۆر بەکەمی دیکە وە ستایلەکەشی بۆ شێوازانە سەبەر منە کۆنتڕۆلەرەکەی دومی بەتایبەتی کەسکەکە زۆر ناوازەیە ئەنی بەڕاستی من حەز دەکەم دانەیەکم هەبی ئەگەن نرخی $100 شتار نەبی زۆر نازدارە بەشێکی لمتت بە شێوەیەکی کاتی بەردەست وەروە لەبەرەوە یاری ئیندیانا جۆنز and the Great Circle ئێستا پلەیستەیشن بەردەستە یاریەکە ئەپدەیت کراوەتەوە لە بۆ پلەیستەیشن 5 Pro جا یاریەکە هێشتا کواڵەتی وێنە و ڕنگ و سێبەر و
بەگشتی شێوەی یاریەکە زۆر قەشەنگترە لەسەر پلەیستەیشن 5 پرۆ واتە ڕێک دووبارە قسەی دەکەمەوە دەڵێم ئەو یاری ئەکسبۆکسی لەسەر پلەیستەیشن 5 پرۆی جوانتر دیارە وەک ئەوەی لەسەر ئەکسبۆکسی دیارە واتە یاریەکەی ئەکسبۆکسیە بەڵام لەسەر پلەیستەیشن 5 پرۆی شێوەی جوانترە ڕەنجی جوانترە سێبەر جوانترە بەگشتی یاریەکان بە کواڵیتێکی بەرزتر کار دەکات بەهۆی ئەوەی پلەیستەیشن 5 پرۆی بڵاو کردەوە مایکرۆسۆفت و ئەکسبۆکس پلانیان وایە ڤێژنێکی نوێتری کۆنسۆڵەکەیان جارێ بەردەست نەخەن تاوەکوونەوەی داهاتوو بەزیارێکە لەسەر پلەیستەیشن بەردەستە کۆمپانیا ریبلیۆن دروستکەرە بڵاوکەرەوەی یاری ئەتۆم فۆڵ نافتەکان ڕابردوو لەم هەفتەی ڕایانگەیان کەوا دەڵێن سەرکەوتنێکی زۆر گەورەیان بەدەستهێناوە بۆ یاریەکە بەهۆی گەیم پاسەوە دەڵێن یاری بچووک وەکو ئاتۆم فۆڵ کە یاری تریپل ئەی نییە لە ڕێگەی گەیم پاسی سەرکەوتنێکی زۆر باشی بەدەست هێناوە وەکو یاریی ئیندی وەکو یاریی بچووک ئەوەش ڕێک پێچەوانەی هەندێک کۆمنتی هەندێک کۆمپانیای جیاوازن کە دەڵێن یاری گەورەکان لە ڕێگەی گەیم پاسی پارەیەکی زۆر لەدەست دەدەن یاخود زەرەر دەکەن لەبەر لەبەرەوەی تۆ لە ڕێگەی گەیم پاس گەیمەر ڕاستەخۆ پارەت ناداتێ بەڵکو پارەداتە مایکرۆسۆفت بەپێی ئەوەی کە یاریەکە چەند داوڵ کرا لەناو گەیم پاسی یاخود چەند یاری پێکرا پڵی تایمەکە ئەو شتانە ڕێژەیەکی دیاریکراویان هەیە پارەت پێدەدەن بەڵام یاریش وەکو ئارەمفۆڵ لە ڕێگەی گەیم پاسی نەبایە بەڕاستی بەو شێوازە بەردەست نەدەبوو لە بۆ خەڵکی و بەو شێوازە سەرکەوتن نەدەبوو تەنها دەڵێن زیاتر لە 2 ملیۆن پلەیەریان هەیە کە زۆر سەرکەوتنێکی گەورەیە 2 ملیۆن کەس یاریەکەی تو بکە کە بەبێ ئەوەی پێشتریش بەشی دیکەت نەبووبی زۆربەی کات زۆربەی ئەو 2 ملیۆن ژەڕگەی گەیم پاسی گەیمەنە تاقییان کردیتەوە واتە لەو بەشی داهاتوو یاریەکەیان ئەگەر عاقڵ بوون دەتوانن لەسەر گەیم پاسی بەردەستی نەخەن یەکسەر یاریەکە بفرۆشن و پارەیەکی باشیش قازانج بکەن کە دڵخۆشم بە سەرکەوتنی ئەو یاریە بێمە یاریێکی دیکە لە مەفتێت بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسان و یوتیوبەران دەستیان بە یاری The Outer World تو گەیشت کە یاریشی نوێی مایکرۆسۆفت و ئەکسبۆکسە کە یاریان یەکجار زۆر ئەمساڵ لەبەرەوەی چە ساڵە خەریکی و بەزمانە ئێستا هاتنە سەسکە بەڵام یاریەکان خۆیان لە هەموو شوێنێک بەردەست دەکەن ئەگەرنا یاری زۆریان هەیە The Outer World 2 چی دەڵێن گەیمەران و ڕەخنەگران و وەروای یوتیوبەران دەڵێن بەگشتی یاریەکە گەورەترە هەرچەندە جیهانی کراوە نییە بەڵام ماپەکان بەگشتی گەورەترە زۆنە بەڵام گەورەترە گەیم پڵی زۆر خۆشترە چەکەکان جیاوازترە چیرۆکەی زۆر بە چێشتر و کۆمیدیترە ڕێکستایلی کۆمپانیا ئۆبسیدیەنە و بڕیاریشە ئەمساڵ یاریەکە لەسەر تای پلتفۆرمەکان بەردەست بێمەلای فۆرزا هۆرایزن لەگەڵ بڵاوبوونەوەی لەسەر پلەیستەیشن 5 مۆدێکی نوێژە بۆ یاریەکە زیاد دەکرێتەوە دەڵێ چەندین ئۆتۆمبیلی نوێ بۆ یەکەم جارە بخرێتە ناو یاریەکە دەخرێتە ناو یاریەکە مۆدەکە بە ناوی سکیل مۆدە تۆ توانەکانی خۆت و توانە لێخڕونی خۆت ناو یاریەکە تاقی دەکەیتەوە هەرێکە لە ئۆتۆمبیلەکانی 2019 لۆرس XH Cup 2023 لامبۆرگینی هۆرکین ستیراتۆ گەناوەکەم بەغڵەخیندەوە ببورن 2024 لامبۆرگینی ڕۆڤێلتۆ 2022 هەنسی مامۆت 6x6 یاخۆ 6x6 کە لە کوردستان زۆر ئۆتۆمبیلە زۆر مەڕغوبە بەهۆی ئەزمانە بچینە سەفرەی ناو تۆز خۆریدانیشن بەسەر دار بەردی بکەین هەموو شتێکی وێرانکەین ئەو ئۆتۆمبیلانە لە بۆ یاری فۆرزا هۆرایزنی زیاد دەکرێت لە ڕێگەی ئەپدەیتە نوێیەکەی کە لە کاتی بڵاوبوونی لەسەر پلەیستەیشن 5 یەکسەر بەردەست دەبێت واتە ئۆتۆمبیلانە تایبەت نای بە پلەیستەیشن لە بۆ جەماعەتێکە زۆرش بەردەست دەبی بەڵام بە بۆنەی ئەوەی هاتە سەر پلەیستەیشن ئەو مۆدە نوێش بە خۆڕایی بەردەست دەخەن بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەشمان بێگومان ئاشاکردنی یاری نوێیەکەی بەنجیە کە بەشێکە لە پلەیستەیشن و بێگومان سۆنی بەڵام یاریەکە مەڵتی پلەتفۆرمەوە لەسەر ئەکسبۆکسش بەردەست دەبی لەسەر پیسیش بەردەست دەبی چونکە بەنجی سەر بە سۆنیە بەڵام بەشێک نییە لە ستودیۆکانی پلەیستەیشن بەڵام هەر بەشێک سەر بە پلەیستەیشنە بێگومان بەڵام این بەبرەوەی بەنجی کۆمپانیایەکی زەبەلا حاکەکەتێک کڕیانەوە بە نزیکەی 4 ملیارد دلاری سەر بەخۆیان پێدان کە لە کاتی بڕیاردان کاتێ بەریاری دروستەکەمەکەی خۆیان حڕ بن لەوەی یاریەکانی خۆیان دەکەنە لە شوێنەکانی کە بەردەست دەکەن یاخودنا بەڵام یاری چووکم مارەثۆن کە یاریشی مەڵتی پلەیەرە و شێوەی دەستنی ئەوانە پێویستی بە زۆرترین ژمارەی گەیمەرە تاوەکو سەرکەوتوو بێ و پێشمای مەڵتی پلتفۆرم بۆ شتە زۆر باشە میهم بەرواری بڵاوبوونەوە یاریەکەمان هەیە بڕیارە لە 23 مانجی 9 2025 یاریەکە بەردەست بێ لەسەر پلەیستەیشن 5 ئەکسبۆکس و بێگومان پیسی وەروای یاریەکە بە شێوەی کلۆزد ئالفا تێست بە شێوەی تاقیکاری لە بەرواری 23 ئەو مانگە
24 هەفتەی داهاتوو لە بۆ هەندێک لە گەیمەران بەردەست دەبێت وارەوە یاریەکە تاوەکو ئێستا 4 ماپ 5 ماپیان 3 ماپیان نیشاندا بەڵام دەڵێن 5 ماپ ئامادە دەبێت لە بۆ ئەلفا تێستەکەی و لە کاتی بڵاوبوونەوەش نزیک دەبێتەوە لە 9 ماپی جیاواز یارەکە بێگومان مەڵتی پلەیەرە یارەکی ئەکستراکشن شوتەرەوەتە دوو تیمن ئاخود چەند تیمێکن شەڕ دەکەن لە پێناو ئەوەی لە شتێک قوتار بکەن و بەرامبەر چێ شەڕ دەکەی بەرامبەر NPC PVE ئەوەتە بەرامبەر کۆمپیوتەر شەڕ دەکەی و لە هەمان کاتدا گەیمەران جەتوان بەرامبەر شەڕ بکەن چەندین مۆدی جیاوازی هەیە یاریەکە ستایلێکی تەواو خەیاڵ دزانستی هەیە و بەڵام بەداخەوە یاریەکە بە پارە دەبێت نەک بە خۆڕایی کە زۆرمان پێشبینیمان دەکرد یاریەکە بە خۆڕایی بی دەستنی تو ئێستا حالیان بە خۆڕاییە بەڵام ئەکسپانشنەکانی بە پارەیە جا لە وەکو ڕسپشن گەیمەران بەڕاستی بتوان بڵێن بەشەچیان بەدڵیانە بەشەکەڵیانە چکە لە یوتیوبی ئەو ڤیددیۆی گەیم پلی ئۆڤەر ڤیدیۆ بڵاویان کردەوە 27000 دیسلایکی هەیە لەگەڵ 23000 لایک بە تەژمانی دیسلایکانی زیاترە بەشەچی دەڵێن هۆکارەکەی ئەوەیەکەوە زۆریان پیشان نادا بەشەشی دەڵێن هۆکارەکەی ئەوەیەکەوە خەڵکی زۆر لە بەنجی تووڕەنە هەندێکی دەڵێن یاریەکە لەوانەوە شێوازە سەرکەوتنە بێت مهم لەبێتە کۆنکۆردێکی دیکە من پێم وانیە کۆنکۆرد فەشەڵبینی لەبەرەوەی جەماعەتی بەنجی کە دروستکردی یاری هەیڵۆ وەروە دەستنینە خەبیرن لە دروستکردنی یاری مەڵتیپلەیەر چاوەڕوانم ببینم بزانم چی بەسەرێتەوە ئەو یارێ بۆ منە نەخێر من زۆر یاریان هەر ناکەم بەڵام ئەو گەیمەرانی حەزیان لێە پێم وابێ چاوەڕوانی قسە و شتی زیاتر دەبین تاوەکو یاریەکە بڵاو دەکرێت بزان یاریەکە ئاسوان بێمە لای شوهیەشیدا لەبەرەوەی دوای 30 ساڵ لە پلەیستەیشن ئیدی خانەنشین بوو لە پلەیستەیشن ئێستا مەجالی هەیە بەردەوام مخابرە شتەکان دەکات و پۆدکاست و بەشدای دەکات زۆر خۆ دڵخۆشم کە بەردەوام قسە دەکات قسەکردنەکەی خۆشە معلوماتمان داتێ لەسەر شێوازی بیکردنەوەی سەرۆکی پێشووی پلەیستەیشن لە نوێترین مقابلەشی لە پۆدکاستێک باسی نیتیندۆ سویچی کرد وەروە باسی گۆست ئۆف ئیۆتەیشی کرد بەتایبەتی گۆست ئۆف ئیۆتە لە بۆ مەزۆ گرینگە وتی منی گۆست ئۆف ئیۆتەیم تاقی کردیتەوە مەسەن ئەو بیڵدانەی کە دروستیان کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەڵێ چەند زاری گۆست ئۆف ئیۆتەیم تاقی کردەوە هەموو کاتێک always felt great هەموو کاتێک هەستم بە نایابی دەکرد لە کاتی یاریکردن واتە ڕێک هەمان گەیم پلی گۆست ئۆف سوشیمانی هێنا یان دەکشتیان دەستکاری کردی و باشتریان کردیە بەڵام بەردام گەیم پلەکەی زۆر بەچێژە یاخود زۆر نایابە felt great یعنی زۆر باش بە زمانی ئینگلیزی وەرە باسی نیتیندۆ سویچ دووشی کرد وتی نیتیندۆ پێی وایە شوهیەشیدا پێی وایە دەڵێن نیتیندۆم زۆر خۆش دەوێت بەڵام هەست دەکەم ئەو جارە نیتیندۆ ئیبداعێکی گەورەی نەکرد وەکو ئەوەی بڵێم نیتیندۆیی کردیە لەبەرەوەی بەردام نیتیندۆ لە ڕێگەی ئامێرێکی نوێ لە ڕێگەی حرەکەیەکی نوێ ئەزمونێکی نوێی یاریکردن بە کۆنسۆڵ تاقی دەکەن مەسەلەن لە سەردەمی ویوی ئەو جۆیستیکەکانیان دانا مەسەلەن خەڵک گۆڵفی پێدا کرد و تێلسی پێدا کرد ئەو شتانە لە نیتیندۆ سویچ دوی دیزاینی ئەویان زیاد کرد توانانی ئەمە هەندێڵها هەم کۆنسۆڵش دادێنێ لەگەڵ تەلەڤیزیۆن کۆنێکتی دەڵێ ئەم زارە هەر سویچە بەڵام بە ڤێژنێکی باشتر کە بەمعنای ئەوەی نایە خراپە بەڵام دەڵێت غەریبی ئیبداعیان دەکەم کەوا بەردەوام شێوازێکی نوێ ببینەوە لە بۆ ئەوەی گەیمەران چێژ لە یاریکردن وەربگرن نەکرد هەمان شت بێ بەڵام بە کواڵتێکی باشتر دەڵێن نیتیندۆ بۆتە ئێمە کە پێم خۆش نییە مەبەستەکەی وایە هاتۆ پلەیستەیشن لە پلەیستەیشن 2 لە پلەیستەیشن 1ەوە هەر هەمان شتە بەبێ ئەوەی ئەزمونێ بگۆر هەمان کۆنتڕۆلەرە بەڵام شێوەی گۆڕاوە شتێکی نوێی بەکو نیتیندۆ نەکردووە ئیبداعیش تەواو و جیاواز و گەورە هەر هەمان شتە بەڵام باشترە مەسەن ئێکسبۆکس هەمان شتە PC هەمان شتە بەڵام نیتیندۆ تەواو جیاواز و پێشتر دەڵێن نیتیندۆش وەکو ئێمەی لێ هاتێ کە پێم خۆش نییە ئەوە نوێترین مقابلەی شوهی یەشیدا بێمە لای پلەیستەیشن پلس کە بەڕاستی دڵخۆش نیمە پلەیستەیشن پلس دەبرێت نرخی بەرز کراوە لە کەنەدا لە ئەمریکای لاتین و لە بەشێک لە وڵاتانی ئەوروپی هەم نرخی کۆنسۆڵەکە بەرزکرایتەوە و هەم پلەیستەیشن پلاسیش بەرزکرایتەوە پلەیستەیشن بەهۆی باجەکانی ترامپ سۆنی لەبەرەوەی بەشێکی یەکجار زۆری پلەیستەیشن لە سین دروست دەکرێت و بەشێکی لە ژاپۆن دروست دەکرێت لە وڵاتی کە دروستی ناکە پلەیستەیشن لەوانەیە بەهۆی باجەکانی ترامپ سۆنی هەست بە پەستان بکە کەوا نرخی شتەکانی گران دەبی بەڵام لە جیاتیەوەی تەنیا لە ئەمریکا گرانی کەس کە باجەکانی ترامپ تەنیا ئەمریکا و سین دەگرێتەوە جیهان ناگرێتەوە سۆنی چۆ لە هەموو دنیا شتی گران کردی بەڵام بەس لە ئەمریکا گرانی نەکرد علی جازم لەوە دەکات هەندێک دەڵێن هۆکارەکەی ئەوەیە سۆنی دەیەوێت لە هەموو جیهان پلەیستەیشن گران بکە شتەکانی گران بکە تاوەکو لە ئەمریکا ئەگە بازی زیاترشی بێتسەر سۆنی خۆی پارە لەدەست بدە لە ئەمریکا وەڵام لە جیهان پارێکی زیاتر قازان بکەتەوەکو هاوسەنگ بێتەوە چونکە سۆنی لە ئەمریکا پارە زیاد بکە شتەکە گرانتر بکە لەوانەیە نتوانێت ڕکابەری ئەکسبۆکس و نیتیندۆ بکە لەوەندەوە تەمەنەی پلەیستەیشن 5 کەمایتی بۆیش نایەوێت نرخ لە ئەمریکا بەرزکاتەوە بەهۆی ئەو باجە نوێیانەی ترامپی جا
لە کەنەدا زیاتر لە 35 دلاری کەنەدی کە نزیک دەبێتەوە نزیکەی 15 بۆ 20 دلار ئەمریکی نرخی پلەیستەیشن پڵس دیسان بەرزکراوە وەرە پلەیستەیشن 5 دیجیتال نزیکەی 50 دلار ئێستا سەری بیتە 500 دلار باشە بەخۆی بە 400 دلاری بوو دوای بۆ 450 ماوەکانی ڕابردوو ئێستا بوویتە 500 دلار لە هەموو جیهان جگە لە ئەمریکای نەبی واتە جگە لە ئەمریکای لە هەموو جیهان نرخیدانە لە ڕۆژهاتی ناوەڕاست دەبێت ئێمەش دەگرێتەوە لە تەکانی داهاتوو دەبینین کە نرخ بەرز دەبێتەوە لە کنەمەش نرخی گران کرد پلەیستەیشن واتە دیجیتاڵەکەی بەرز کردو لەو 500 دلار ئەوەی کە دیستشی لەگەڵا بەرزی کردەوە لەو 550 دلار واتە ئارامی 50 دلارێک نرخی گران کردێکە بەڕاستی پێ ناخۆشە و پلەیستەیشن پڵاسی پریمیەم ئێستا لە کەنەدا بە 200 دلاری کەنەدیە کە نزیک دەبێتە 167 بۆ 170 دلاری ئەمریکی کە پارەیەکی 1000 زۆرە ساڵانە بگومان بیدەی پێشم وایە سۆنی زەرێکی گەورە دەکات لە ماوەی ساڵێک دو ساڵ بەڵام بزانین دەبین سۆنی چی بەسەدێتەوە لە مقابلەیەکیدا کۆمپۆزەری یاری گۆد ئۆف وار واتە دروستکەری میوزیکی یاری گاد ئۆف واری 2018 و گاد ئۆف وار راگناڕۆک لە مقابلەیەکیدا وتی کارەکانی من لەسەر یاری گاد ئۆف وار کۆتایی پێهاتووە بەڵام ئەو بەردەوام کراوەیە لە بۆ هەر پرۆژەیەکی نوێ لەلایەن سانتا مۆنیکا بێ لەلایەن پلەیستەیشن بێ یان لەلایەن کۆمپانیاکی ڤیدیۆگەیم بێ پێی بدەن واتە حەز دەکە لەو بوارە بمێنێتەوە نەک تەنیا بچێتەوە بواری تەلەڤیزیۆن مەسەڵەن لە بۆ زنجیرە تەلەڤیزیۆنەکان کار بکە یاخۆ لە بۆ فیلمەکان حەز دەکە لە بواری ڤیدیۆگەیم بمێنێتەوە بەڵام دەڵێ کاری من لەسەر زنجیرەی گاد ئۆف وار کۆتایی پێهاتووە کە ئەوەش بگومان قسەیەکی ناخۆشە یەک لەبەرەوەی معنای ئەوەی دەداکەوە سۆنی یان خەریکی گاد ئۆف وارەکی تاوا نوێ نییە زارێ لەبەرەوەی پێشبینیەکانەوە لەگەڵ هەمان کۆمپۆزەر کار بکەن یانی ژەوەیەکەوە کۆمپۆزەرێکی دیکەیاندیتەوە میوزیژەنێکی دیکەیاندیتەوە کاری لەگەڵ دەکەن ڕێک ئەو دوو معنایە دەدا کە پێمان ناخۆشە بەڵام هەر لە مقابلەکەدا باسی یاری ئاسترۆبۆتی کرد وتی کاتێک کە من یاری ئاسترۆبۆتم ئەنجامدا گەیشتمە مەرحەلەی گاد ئۆف واری کە بینیم میوزیکەکەی خۆی ئیویان بەکارهێناوە بەڵام بە شێوەی ئاسترۆبۆت دەڵێ زۆر هەستم بە شەڕە بەرزی دەکرد هەستم بە شانازی دەکرد کاتێککە ئەو شتم بینی ینی میوزیشی ئەویان بەو شێوازە بەکاری ناتوانام ئاسترۆبۆتی کە دڵخۆش بووم و هەستم بە خۆشی کرد وتی هەستم بە شانازی کرد هەم لە بۆ کارەکەی خۆم و هەم لە بۆ یاریکە لەگەڵ تیمی سانتا مۆنیکا دروستمان کردووە بێمە لای زنجیرەی لاست ئۆف ئەس وەرزی دووەم یەکەم ئەڵقەی لە هەفتەی ڕابردوو بڵاو کرایەوە و HBOش بە فەرمی ڕاگەیاندکەوە زیاتر لە 5.3 ملیۆن کەس تەنیا لە ئەمریکا بینەری بوون کە نزگەی 10% زیاترە لە چاو ئەڵقەی یەکەمی وەرزی یەکەمی زنجیرەکە واتە 10% لە چاو وەرزی یەکەم بینێن زیاتر بۆ ئەڵقەی یەکەم کە ئەڵقەی یەکەمی وەرزی یەکەم 4.7 ملیۆن کەس لە ئەمریکای بینەری بوو بەڵام ئەوجارە بەرز بۆتە بۆ 5.3 ملیۆن وان بەپێی ئەو راپۆرتەش بی دەڵێ یاری لاست ئۆف ئەس و زنجیرەی لاست ئۆف ئەس و IP بەگشتی IP لاست ئۆف ئەس ئێستا حالیان لە بەناوبانگترین ئاسیدایە لە هەموو جیهان و فرۆشی یاریەکەشی زۆ بەرز کردیتەوە کە پێم خۆشە بەڵام نامان کات سۆنی ئێستا پێدان دەڵێم سۆنی خەریکی چییە لەبەرەوەی سۆنی هەر لەم هەفتەیە چی ئاشا کرد کمپلیت ئدیشنی ئاشا کرد هەردوو یاری لاست ئۆف ئەسی پارت 1 لەگەڵ لاست ئۆف ئەس پارت 2 ریماستەر کردیانە یەک بەندڵ بە نرخی 100 دلار دەیفرۆشن بگومان ئەگەر هەردوو یاری بەجیا بکڕی ئێستا حالیان نرخی گرانترە لە 100 دلار 120 دلار تقریبا ڕادەوەستی بەڵام سۆنی بە 100 دلار دەیفرۆشی بەڵام هەم پارەیەکی زۆر لە بۆ یاریەک کەوا یەکەچیان ریماستەر کرایتەوە یەکەچیان ریمیکی ریماستەرێکیە ینی ناجی دۆ کەمامێن لەوەتی ببینین نایتۆ خەریکی ریماستەر و ریمیک و پۆرت و تەرتیبات شتیە ئەستا خەریکی یاریی نوێنە بەلای ئینتەرگەلاکتیک تێدەگەم بەڵام ماوەیەکی لە 2020ەوە نایتی دۆک ئەو نزیکی 4 ساڵە خەریکی ریماستەر و ریمیکی یاریەکانی لاست ئۆف ئەسە و دووبارەش پۆرتێکی دیکەیان کردووە بە شێوەی دیسک هەردوو یاری وەرا بە شێوەی دیجیتاڵیش هەردوو یاری تەنان بە شێوەی دیسک پێم زۆر گرانترە بە 120 دلار چوە یەکزار گران سەرۆکێکی دیکەی پلەیستەیشن لەم هەفتەیە لە مقابلەیەک گوتی باسی پرسیارێوان لێ کرد کە یاری ماریۆ بە 80 دلاریە بۆ چوونی چێ لەسەری شۆن لەیدن سەرۆکی ڕابردووی پلەیستەیشن لە مقابلەکە وتی if it is the only place to play Mario you buy it دەڵێ ئەگەر تاکە شوێن لە بۆ ئەنجامدانی ئەو یاریی ماریۆ نینتندۆ سویچ دووبی ناچاری تۆ بیکڕی یاخۆ دەیکڕی ئەگەر بە 80 دلاریش بی گەیمەران هەر دەیکڕن چونکە یاریەکە تایب مەبەستی تایبەتبوونی ئەکسکلوسیڤە ئەگەر یاریێک نرخیشی گران بێ بەڵام لەبەرەوەی تاکە شوێن کە لێی بکەی تەنیا نینتندۆ سویچ دووە
تۆ پارەکەی پێ دەدەیت بە تایبەتی گەیمەرانی خۆی واتە ئۆکەی گەیمەران زۆر فکر لەوەی ناکەنەوە نرخی بیتە هەفتەیان ناشتاگە بیانەوەی یاریە بکڕن هەردەیکڕن من لەگەڵیمە لەو قسەی گەیمەران پارە پێدەدەن بەڵام معنای ئەوەی نییە کە شتێکی باشە بێگومان شتێکی خراپە لەبەرەوەی ئەوە ڕێگە خۆشکەرە یەکەم کەس لە بۆ سۆنی نرخی یاریەکانی خۆیان بەرزکەن کە سۆنی یاریەکانی لە 60 کردا هەفتە و هەموو کۆمپانیاکان بە دوویکەتن ئێستا نیتن دو یاری بەشێک لە یاریەکانی خۆی هەمووی نا بەڵام بەشێکی لە هەفتە کردیتە 80 بگومان کۆمپانیاکان بە دووی دەکەون پێم خۆش نییە بەڵام تێژ دەگەم کە گەیمەران پارە سەر دەکەن ئەگەر شتێکیان بوێ خەڵکی یا لە بیرتە لە کوردستان هەزاران دلاری لە پەبجی سەرف کردووە کە هیچ سوودێکی لێوەرناگری یاخود چێژێکی وای لێوەرناگری تەنیا قومارە بێمە لە یاری ستێرل بلیت لە مەفتەیە خود چۆن دەڵێ هەیکەلێکی دروستکراویان ئاشکرا کرد مۆدێڵێکی دروستکراوە کە زۆر بەڕاستی دەچی و هەیکەلەکەش گەورەیە تەنانەت بە تێچوەکەی یاخود ئانی بە 29 وەرەقەی بوو باشە کۆمپانیا بە 29 وەرەقەی دەیفرۆشت کەچی لە ماوەی یەک خولەک بە 36 وەرەقەی فرۆشرا ئەو هەیکەلە لە ڕاستی چوەی ئێڤا کە ناوی کارکتەرەکەی ئێڤایە بەڵام هەیکەلەکەی زۆر یعنی بە ڕۆبۆتی دەچی بە ڕۆبۆتێکی پلاستیکی دەچی بووکەڵەیەک دەچی بەڵام هەیکەلەکەی گەورەیە ئەو پیکەرە دەزانم خەڵک لە بۆ چ کڕیانە ئەنگۆش زانم کرست دەکەنەوە بەرەوەی زۆر سەرنجاکشەوە خەڵکیش زانم چ کڕیانە 36 وەرەقەیان پێدایە بەڵام نەرمە ڕقە ئەوەی نازم هەقسەکردنە ستێرل بلیدی دەرهێنەری یاری ستێرل بلید بووە یەکێک لە دەوڵەمەندترین پیاوەکان لە کۆریای باشوور لەبەرەوەی بەهۆی سەرکەوتنی ئەو یاریە ئەوە کۆمپانیا شفت ئەپیشان کردە کۆمپانیایەکی کراوە خەڵک دەتوانێت پشتی لێ بکڕێن ئێستا داهاتەکەی بە 725 ملیۆن دلار دەخەمڵێنرێ ئەوەیە دەرهێنەری یاری باش ئەوەیە دەرهێنەری یاری کە یاریەکەی خۆی نەخاتە سەر پلەیستەیشن پلس و گەیم پاسی بەڵکو یارێک دروست بکە ستایلەکەی بازاری خۆی بناسی ملیۆنان کۆپی لێ بفرۆشێ یارەکە سەرکەوتوبی دەرهێنەرەکەشی یەکێ بێ لە خاوەن پشکەکانی کۆمپانیاکەش بێگومان بەو شێوازە قازانج دەکات ئێستا بەپێی وێبسایتی فۆربس بێ ئێستا یەکێکە لە 50 کەسە دەوڵەمەندەکەی کۆریای باشوور دەرهێنەرێکەوە بەناوی کینگ هوانگ تای کە زۆریش کەسێکی ئاسایی بووە دەرهێنەریشی ئاساییە بەڵام هۆی سەرکەوتنی یاریەکە ئێستا 725 ملیۆن دلار پارەی لە جیرفانە کە ئازای دەکاتن دەکات 7,250 دەفتەر 7,250 دەفتەر خلاص نابی یعنی 7,000 ڕۆژ لە بەردەستە ئۆکەی ئەگەر ڕۆژەی یەک دەفتەری سەرف بکەی 7,000 ڕۆژت پێدەچێتە خلاصی بکەی ڕۆژێک دەفتەر ئێستا تشک برنامە دەکەی 725 ملیۆن دلار لە بەردەست بی یاخود 7,250 دەفتەر لە بەردەست بی چی پێ دەکەی لە ژیان چی پێ دەکەی ئەنگۆ یەکشتم لۆ بنووسن یەک شت نەری دەچم پلەیستەیشن 5 پرۆیش پێ دەکڕم نەری بچم ئۆتۆمبیلێکی پێ دەکڕم ئەوە مەوزوع نییە دەبرێت پارەکەت هەیە ئەو شتانی قیمەتی نامینی ئەین چێژە ناکەم چی ئۆتۆمبیلێکی ڕاقی بکڕێت دەبرێت پارەکەت هەیە پارەی بای 10 هەندی وێت ینی 100,000 دانا ئۆتۆمبیلی پێ 1000 دانا ئۆتۆمبیل ینی 7,000ەوە 7,000 ئۆتۆمبیل توانین بکڕێت بە دەفتەرێکی چیە دەکەی لە کۆمنت ئەم دەزانم چیە دەکەم دەزانم چیە دەکەم ئۆکەی پلانم هەیە مەسەن ئەگەر فکرم کردەوە چەندی شەو نەنووسیم ئەگەر ملیۆن دلار لەبەر چوومبی شەشی پێ نایە ملیۆن دەکە 100 دەفتەر 100 دەفتەر چێ شەشی پێ نایە بەڵام ئەگەر 100 ملیۆن دلار لەبەردەستیبی دەزانم چ دەکەم ئۆکەی دەزانم چ دەکەم ینی لۆش خوا نامداتێ مەسەلەن لۆ مناوشی برادر کات خۆی بە منی گوتی ئەگەر من دەوڵەمەند بووم بۆ ملیۆنێر لە پشتی سیارەکەی خۆم دەنووسم کەس ناناسم دڕۆم کەس نامینتەوە من نارم وا دەکەم بەڵام دەڵێم یەک لە هۆکارەکانی کە خوا ئەمای زۆر دەوڵەمەند ناکە هۆکارەکەی کە مەغروور دەبین بۆیە پارەمانەی باشترە لێ دەرم دەزانم چی دەکەم بۆیە لێ نامانەیە بەزات شتەکەی لە کۆمنتی بنووسە لەمە چ دەو پارەی دەکەی ئۆکەی بێمە لای هەواڵی یاریەکان سەرەتاش GTA 5 رۆکستار ترۆیلەرێکی نوێی لە بۆ GTA 5 بڵاو کردەوە ئەو جارە ڤێژنی ئینهانستەکەیە ینی ڤێژنە نوێیەکەی GTA 5 لە بۆ PC بە ترۆیلەرێکی نوێ بێگومان گرافیک جواترە بەڵام ترۆیلەری دەویست دەکەێت ینی مەسەلەن مەز لە IGA تەماشا بکەم دیسلایکانی زۆر زیاتر بوو لە لایکی رۆکستار کەمامێن ینی ڕێک بە گەیمەران ڕادەبوێری خەڵک چاوەڕانی ترۆیلەری GTA 6 رۆکستار دەڵێ ترۆیلەری دیکەی GTA 5 بەڵام بە شکلێکی تۆزێک جوانتر ڕابواردنە بەڕاستی هەر نییە سەرپەی بە هەمەڕ بێمە لای تێکتو لە مەفتەیە بانقەز نەبێ بەرواری ئاشاکردنی یاری مافیا ئاشکرا کرد کە بەروارەکە کیە هەشتی مانجی هەشتا جا ئەگەر لە بیرتان بی تێکتو بگومان ساحبی ڕۆکستاریە ساحبی توکەیە ئەو یارەی توکەی ئۆکەی توکەی دوو یاریایی بڵاو دەکەنەوە
یاخود تێک تو بەگشتی سێ یاری گەوریان هەیە ئەمساڵ ئۆکەی سێ یاری مافیا بۆردەرلاندز و GTA 6 جا هەر سێ یاریش وتیان لە ناوەڕاستا کۆتایی ئەمساڵ بڵاو دەکەینەوە ئۆکەی ئەوە 100% جا بۆردەرلاندز لە سەرەتای ئەمساڵ زانیمان وتیان لە مانجی 9 بڵاوی دەکەینە سپتێمبەر یاری بۆردەرلاندزی بڵاو دەکەنەوە مافیا ئێستا هاتیتە مانجی 8 کەواتە چ مایە GTA 6 مایە و پێشترێش رۆکستار وتی ئێمە لە پاییز بڵاوی دەکەینەوە پاییز دەکەن مانجی 9 11 لەو سێ مانگەی مانجی 9 مان ڕۆیت کە بۆردەرلاندزی بڵاو دەکەنەوە مانجی 8 تازە باسمان کرد مافیا بڵاو دەکەنەوە لە پاییز دوو مانگ دەمینێ مانجی 11 و مانجی 10 کەواتە GTA 6 یان لە مانجی 10 بڵاو دەکرێتەوە یان لە مانجی 11 بڵاو دەکرێتەوە هیچ علاجی تێدانە لە بەرەوەی مافیا the old country لە 8 بەردەست دەبێت بۆردەرلاندز لە مانجی 9 بەردەست دەبێت یان 10 یان 11 کە پێشبینی خۆ مانجی 11 زیاتر جیاری GTA 6 بڵاو دەکرێت کە مانجی 11 لە پشتەکانی سەری ساڵ نزیکە بازار هەیە خەڵک زیاتر شت دەکرێت ئێمە رۆکستار دەیخۆستەوە و هیواداریشم بێگومان لە ماچ نزیک ببینین بەڵام باوەڕ ناکەم وەکو ئەو هەفتەکەی ڕابردوش سەرۆکی تێک تو قسەی کردوتی باوەڕ ینی ئەوان پلانەکان وایە کاتێک نزیک دەبن لە بڵاوکردنەوە یاری ئەو کاتی دەست بە مارکتینگێکی گەورە بکەن ڕێکستایلە نوێیەکەی پلەیستەیشنی کە ئەوی زۆر بەکەمی باسی یاری نوێ خۆی دەکات تا نزیک دەبێتەوە لە ئاشاک ینی بڵاوکردنەوە یاریەکە بە چەند مانگێکمان منەک بەسا بێمە لای یاری سیفو لەم هەفتەیە بەرواری بڵاوکردنەوە شاکریا وەروە لە هەفتەی داهاتووش ئۆپن بێتەیەک بەردەست دەبێت گەیمەران بەگشتی هەرموو گەیمەر دەتوانێت تاقیکاتەوە بە شێوەیەکی بەخۆڕایی و معلومات نیۆشمان بێگومان سە یاریەکە و گەیم پڵی نیۆشمان هەیە و یاریەکە لەسەر گەیم پاسش بەردەست دەبێت ڕۆژی یەکەم یاریەکە بڕیارە لە مانجی 7 19 بەردەست بێ واگە بتێ بشی کڕی نرخی $30 دەبێت و یاری نوێەکەی جەماعەتی سیفوش بە ناوی ڕیماچە کە یاریی فوتبۆڵە بەڵام جیاوازە لە فیفا و ئی فوتبۆڵ و ئاهەنا تۆ ینی کۆنتترۆلی لاعیب دەکەیت زنە پاسێک دەدەی دەبێت لاعیبەکەیت کە ئۆڤەرێک دەکەیت دەبێت ئەو لاعیبەی دیکە کە دەوێت کەلەکەی لە شتەکەیتەوە تا چرکە بە چرکە کۆنتترۆلی هەموو یاریزانەکان دەکەی کاتێک تۆپیان دەستە و کامێرەش بە شێوەی کەسیم لە دەورە دەسوڕێ و زیاتریش ئەو یاریام بە شێوەیەکی چۆن دەڵێ کارتونی دەتوانم بڵێم یان ڕەنگاڕەنگ دروستکەیە وەکو بە فیفا ئەوانەتی و لە هەمان کاتدا زۆر فۆکس دەخاتە سەر حرکات و پاوەشۆت و وەکو فیفا ستریتی جاران تقریبا بەڵام بە شێوەیەکی هونەریانی تر کەمە زۆر چاوەڕوانێ یاریەم و ڕۆژێکەکان بێگومان لەسەر گەیم پاس تاقی دەکەمەوە بەڵام لەسەر پلەیستەیشن و پیسیش بێگومان بەردەست دەبێت هەقسە کرد لەسەر فوتبۆڵی لەم هەفتەیە جەماعەتی کۆنامی ئەپدێتێکی نوێیان لە بۆ یاری ئی فوتبۆڵ ئاشا کرد ئەپدێتی 4.4.0 کە پێما بێت دوونێ بەردەست بوو جا چەند شتێکی نوێیان زیاد کردووە بەڵام زۆر شتەکانیان بۆ ئایان زیاد کردووە پێشترێش AI هەبوو لەوەتی لە سەردەمی پلەیستەیشن یەکەوە بەرامبەر کۆمپیوتەری دەتوانین یاری بکەیت ئێستا دەڵێنەوە یەکم زۆرە بۆ دەتوانین لەگە AI گەمە بکەیت ئەدی پێشتر لە کۆمپیوتەری گەممان دەکرێت کۆمپیوتەرە چیارە AI ژیری دەستکردە ینی لەگەڵ حرەکەکانی تو دەناستەوە لەگەڵ تو یاری دەکات بەڵام الحقی شتێکی نوێیان زیاد کردێکەوە تۆ چەند بەقوەتر بی گەمە بدوێگەمە کۆمپیوتەریش بە هەمان شێوە بەقوەتر دەی بەقوەتر تۆ زیاتر دەناسی ئەوکەی ئەوە تقریبا تام بڵێم ئۆکەی لێرەژی دەستکردتانمەکەرینە لێرە ئای تامەکارینەیە لەگەڵ ئەوەش دەڵێن مۆدی کامپینی زیاد دەکەین وەندشتین لە کامپین زیاد دەکەین بەڵام ئی فوتبۆڵ یارەکی ساقیتە بەڕاستی یعنی بە ئاسانی قید نابتەوە ینی PS ئەم یاری نازداری کۆنامی لە ڕگەی ئەو ئی فوتبۆڵە پیسەی وێرانیان کرد هیوادارم بگەڕنەوە سەر پیسی بەڕاستی حەز دەکەم یاری بکەم جگە لە فیفا کە من هەفتەی 5,000 فیفای دەکەم ئێستاش حەزم تۆپانەیە ڕیالیش بەرکریا لە چاپزیژی درندێشی بەڵێ پێم ناخۆشە بەڵێ بەڵام ژیانە ینی تەبیعیە پارەت و کاستێ ئەو ساڵ نەتبی زۆر ئاساییە من پێم وایە ڕیالە تا 5 ساڵی کە ژێشتی نەبا وەکو مشکلی گەورەی نییە بەڵام پێویستە بی بە بەڵێ بەڵام ئەگە 5 ساڵ کە هیچ نەبێت و هەر یەکەمی لە هەموو عالەمە موضوع نییە باس هیوادارە مانشلۆتی بڕۆ بەخۆی بڕۆ دەرنەکرێت و هیواداریشم یا شاڤی ئەلۆنسۆ یان کلۆب بێتە ناو ریال مەدریدی یا هەرچەندە قسە هەیە دەڵێن قسە لەگەڵ کلۆبی دەکەن بەڵام حەز دەکەم شاڤی ئەلۆنسۆ بێت کە ڕیال زۆر بە کەمی مدربی گەنج دەینی زیاتر مدربی ئەزموندار دەینێ و هیوادارم ڤینیسیۆس یا ئەمباپێ دەربکرێت یەکەچیان یان دەربکرێت یان بە کاملی لە یاریکردن دوور بخرێتەوە لە ڕیال مەدرید لەبەرەوە دووە پێکەوە بەڕاستی کارەساتیان دروست کردیە و شوێنی کروزش بگرنەوە لەبەر شوێنی کریستیانۆش پڕ نەکرێتەوە ئەو هەموو دەردە دڵی منە بەرامبەر ریال مەدریدی لەگەن گۆ دەیکەم نازانم لەگە چێ بیکەم چونکە من زۆر بەکەین باسی تۆپانی دەکەم یا باسی سپۆرتی دەکەم زیاتر باسی گەیمی دەکەم بەڵام بەخۆشم مشجعاتی سەرسەخت و خینسپیر ریال مەدریدی ماگە لە فەیسبوک و ئینستاگرامتان لە کەمبی هەلا مەدرید هەموو کاتێک قسەی منە بە دۆڕانەوە بە بردنەوە یعنی لەو جۆرە جمهورایی نیمە کە ریال دۆڕا بنێ وەڵای ریال هیچ ئەوە نیمە بدۆڕێ هەر هەلا مەدرید بباتەوە هەر هەلا مەدرید ئەو ها دەبێ
مشجعی فەریقی خۆتی بە دۆڕان و ببردنەوەش پێت ناخۆشە بەڵێ بۆ چونت هەیە بڵێ هەمومانیتمان بەڵام معنای نیە جوم بە فەریقی خۆم بدەم جومە لایەنەکان دەم بەم دەڕی بژێتم بەڵام بە تیپەکەم نادەم تیپەکەی خۆم خۆش دەوێت ناو درمە ئەوە پیرۆزبایی لە جەماعەتی دهۆجیش دەکەم بۆ بردنەوەی جامی کەندا زۆر زۆرم پێخۆش بوو یانەیەکی کوردی بتوانێت لەسەر ئاستی ناوچەکەم ئەو خەڵاتە بەرز بێنێ پیرۆزبایتانێ دەکەم بێمەوە سەر گەیم ئۆکەی لەم هەفتەیە یەکەم گەیم پلەیەکی دوو درێژمان هەیە لە بۆ یاری کرۆنۆس The New Dawn ئەو یاریە لەلایەن جەماعەتی بلوبەری دروستکرا بلوبەر تیم کە یاری ساڵن هیل دویان ڕیمەیک کردەوە کە یاری داهاتووی ئەوانە یاریەکە باسی گەیم پلەیەکەی زۆر سەرنجڕاکێشەوە باسی سەرەتای 1970ەکان دەکەم لە وڵاتی پۆڵند و باسی تایم تراڤلیشی تێدا بێگومان گەشتی زەمانی تێدا تۆ لە داهاتوویەکی زۆر دوور دەچیتەوە ڕابردوو دەچیوە داهاتوو هۆکاریەوەی جیهان هەموو لەناو چوێتەوە دەبێ بگەڕێ هەندێک کەس هەیە قوتاریان کە بیان بێ و داهاتوەکەی خۆت ئابێگومان زۆرە بوونەوە شوێنەکانی داژی کردو و شتانە سڤایڤڵە زۆر بە یاریەکانی توانم بڵێم دێت سپەیس دەچی لامان کاتدا ستایلێکی نوێژی پێوە دیارە زۆر زۆر جوانە بڕیارە یاریەکە ئەم ساڵ لەسەر پلەیستەیشن 5 Xbox Series و PC بڵە بەردەست بێ بەڵام هێشتا بەرواری فەرمیمان نییە یارێکی سڤایڤڵ مانەوەرە ژیانی ترسناکە و هیوادارم زۆری سەرکەوتوو بێت DLC نوێ لە بۆ یاری Star Wars Outlaws ئاشکراکرا بە ناوی A Pirate's Fortune لەبەرەوەی سەلەبرێشنی Star Wars بوو لە مەفتەیە یاخود دوێنێ بتوانم بڵێم وە سبەش هەروە لە ژاپۆن دەکرێت چەندین فیلمی Star Wars ئاشکراکرا زنجیرەی Star Wars ئاشکراکرا بەڵام لە بۆ جەماعەتی گەیمەران لە بۆنگۆ ئەوەی مهمە سکلام زۆر باسی زنجیری تەلەڤیزیۆنی فیلم بکەم لەو بەرنامەیە سکان زیاتر کێفتان بە گەیمی دەکاتێ باز دەکەم دەنێژیر وەرەسە گەیمی عادەشتان دەنێژیر هەموو شتێکی باسکە بازرتن وەرەسە گەیمی ئۆکێ دێمەوەسە گەیمی سکام حەز دەکەم باسی هەموو شتێکی بکەمەوە بەڵام باسی گەیم بکەم ترێلەکەی ستۆریە ئۆکێ یعنی Star Wars Outlaws باشترین یاری نەبوو لە عالم بەڵام یاریش چێژ بەخشە و هیوادارم بێت پلاسی زوو تاواکو کەم لەم هەفتەیە نینتندۆ دایرەکتێکی تایبەتی لەسەر ماریۆ کارت وۆرڵد ئاشکرا کرد کە بەڕاستی ڕاستە و یارە نرخی $80 بەڵام یەکێکە لە نازدارم ماریۆ کارت یعنی زۆرم حەز لێ یاریە بکەم یعنی بەستم شاکات چی هەیە حەز ناکە یاری بکەم واز لەوەی بینە بن شکلی کارتونیە نینتندۆ بەتمای چی یعنی خۆشەکەی لەوەیە کارتونیە خۆشەکەشی لەوەیە مەسەلەن کووە پێشترێ مەرحەلە دەڕۆیشتی بەسەرێن ڕئیسەکان مەسەلەن چێبەرچیەکان لەو شوێنە بوو دوای بۆ شوێنە بەڵام ئێستا هانیە ئێستا دەبێت دەبێ لەو شوێنە چێبەرچێ دەکەی بەڵام لە بۆ ماپەکەی دیکە دەبی هەر لێ خوڕی هەر بڕۆی هەر ئەوش حسابە وەکو چێبەرچێ تاوەکو لەسێ ماپەچی دیکە لە ماپەچکە دەستە جیهانەکی دیکە ئەو مابەینانە تاوەکو دەگەی تێ هەر حسابە وەجگەلەوەش مۆدی زۆری تێدا تەنها مۆدی تێدا تۆ دەتوانین لەسەر چۆن دەڵێن مەیدانەکان بێ دەرەوە دەبتە جیهانی کراوە مۆدی دیکەی تێدایە کاراکتەری زۆری تێدایە حرەکاتەکان بەسەر شت دەکەوی بەسەر دیوار دەکەوی دێوە خۆپاراستن لە بۆمبەکان تەرتیبات شتەکان ئەتوو بۆمبیشتی جیاواز فڕەت دێ هەموو شتێکی زۆر گۆڕدرایە زۆر جوانە و ئەگەر نیتندۆ سویچ دوی بکڕم بەندڵەکەی دەکڕم کە ماریۆ کارتێدا لە بەرەوەی ئەو وەختی دەبتە $500 بەسم خۆی بە 450 نیتندۆ سویچ دوو بەڵام بە $500 ماریۆ کارتەکەش دەکڕی بەڵام ئەگەر بێت نیتندۆ سویچی بە 400 بکڕی ئەو یارێ بە 8 بە 450 بکڕی ئەو یارش 8 نسبی زیاتر ڕادەوەستی بۆش ئەگەر بکڕم لە پلانم بی بکڕم پارەم هەی بکڕم ماریۆ کارتەکەی لەگەڵ دەکڕم و گۆشی وادارم لەبەرەوەی لەم هەفتەیە ڕەنگە لەوانەیە تا سەری ساڵ ئەو بەندڵە بەردەست نەبی کە ماریۆ کارت و نیتندۆ سویچ دوو بەیەکەوە بفرۆشێ کە $30 دیسکاونت دەکاتن لەواگەر مەزمەی هەردووچی حساب کرد حزمیم زۆر جوان و قەشەنگ دیار بێمە لای دیسکۆرد لە هەفتەی ڕاگەیاندکەوە ئەپدێتیش نوێ دەنێرن تەماشای دمچاوت دەکەن ئەگەر بەخۆت نەبی یاخود منداڵبی ئەپەکە یاندا دەخرێ یاخود زۆربەی شتە سەر و هەژدە ساڵانەکان لێ قەدەغەدەکە واتە پرشەی پسکانی دمچاوت دەکە کە منداڵبی بزانین تەمانی بچووکە هەموو شتێک پێنیشانانەدانە ناو سێرڤەرەکانی دیسکۆردی کە بەردام شتی قۆڕی یەکزا زۆر تێدا ئۆکەی بێمە لای یاری دون ئەوەیکنینگ لە مەفتەیە بە فەرمی ڕاگەیاندرا کەوە یاریەکە لە 20 مانجی 5 دوا دەخرێت بۆ 10 مانجی 6 کە زۆر دوور نییە بۆتە چەند هەفتەیەک دەڵێن کاتی زیاترمان پێویستە و ڕووداویش سەیر ڕوویدا لە مەفتەیە لە ژاپۆن پیاوێکی 58 ساڵان بۆ یەکەم کەس لە مێژووی ژاپۆن تا بڵێن لە جیهانیش قەرشتیوامانەیتە لەسەر ئەوەی کەوا دەستکاری کردووە و مۆدی نیتندۆ سویچی یەکی کردووە مۆدی کردیا مەسەڵەن پارچەکانی نەگلێ کردەوە شتی کێتی خستیان و ئەو نیتندۆ سویچێکە هاچی کردیا خۆ جێبرێکی کردیا لە بازارش دەیفرۆشت ئەو پیاوە دەستگی کرا بە بڕیاری دادگا لە بەرەوەی نیتندۆ شکایەت لێ کردبوو کە دەستکاری سویچی کردی و مۆدی کردی و یعنی شتێکی غێر قانونی کردی کە جێبرێکی کردیا یاخود هاچی کردیا
ئەو پیاوە لەیان دادگا 2 ساڵ زیندانی دەکرێت و بە بڕی 3500 دلار یاخۆ 35 وەرەقەش سزا دەدرێت کە دەکات 500,000 یانی یێنی ئەمریکی ژاپۆنی لەسەر هاکردنی تنۆسویچی جێبڕێککردنی هەم گیرایە 2 ساڵ و هەم غرامەش کرایە بە 35 وەرەقە کە لە کوردستان لە بازارێ خەڵک یعنی بژێوی ژیانتی بژێوی ژیانی نەک لە کوردستان لە هەموو بەشێکی زۆری وڵاتانی جیهان دوکانەکان بژێوی ژیان لەسەرەوەی دەستکاریکردنی پارچەکانی ناو ئەو کۆنسوڵەیە نەک چاکردنەوە بەڵکو هاکردن و جێبڕێککردنی و شتەکان بەڵام لە ژاپۆن نێتیندوە مەمنوع ئەساسن کوری شارۆز بووە دووەم پرفۆرتنی یاری لە ئەمریکای و لە ماوەی ئەو 3 هەفتە 4 هەفتەی بڵاوکرێتەوە پرفۆرتنی یاریش بووە لە ئەمریکای تا سەرکەوتنێکی یەکجار گەورەیە بەپێی داتاکانی مات پیسکە تاڵابی لە مەفتەی ئاشای کرد وەرەوە یارێکی کۆنی پیسیش کە لە 2000 کۆنیە تاوانە 2023 ئاشکراکرا بڵاو کراوە بەناوی ڕێدی ئۆر نۆت کە یاریەکە تاقیکەرە بە شێوی سواتی مۆشتانە یاری دەکەین لە بۆ پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریز ئاشراکرا هێشتا ویش لیستە نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام لەسەر پیسی بەردەستە و یاریی سینگل پلەیری ئۆنلاین کۆواپیشە خۆشەویستانم ئەوش بەرنامە سپرێک ژیری بوو داوای بەر دەکەم زۆرم بۆ نزگەی دەکەن خۆم 50 دقیقە قسەی دەکەم نازان کورتی دەکەمەوە چەند چاوتان ماز دەکەم هیوادارم دەبن لایک سبسکرایب بیر نەکەن تاوقی داوات بەخۆی وەرتان سپێرم خوداتان لەگەڵ